هەر لە منداڵیەوە پیکەرسازی لە مامۆستای بەناوبانگی خۆی کاک هادی زیاوەلدینی دەست پێ کرد. لە دوای 16 ساڵ وەردەستی و خوێندنی لە زانکۆی تاران، ئێستا نزیک بە 13 ساڵە معمەلی خۆی داناوە. تەرحەکە گەینە نەتیجە جاتین ئێمە بە گەچ لە ناو کارگا شڕۆەکەین گەچ مدلەبە دروستەکەین لەو ئەنازە و ئەرتفاعەوە دەرەکمان. ئێم کارە ئێمە لەم کارە بکەینە سەن نمونە بوومە ئێمەم کارە بە گەچ دروستیەکەین. دوای ئەو کەچە ئێمە ئەوەینە دەرەوە لە فەزای دەرەوە فەزای جەوی دەرەوە مەسەڵەن باران بەفرە خۆ دەوامی نییە کەچ ئەشێ تەبدیلیکێ بە مەوادێتی تین لەو کەچە قاڵە بگری قاڵە بەکار نەگری ئەو مدلە کە دروستمان کردە هەشکێت قاڵبێکە مێنێتەوە بۆمەی قاڵ بەکار نەنینەوە لای یەک جێگەی ئەو کەچە لەناو قاڵبەکە خاڵیە هەر مەوادێکی سی وایە ئێمە انتخابیەکەی نووسم فایبرگلاس بێت بتونگلاسە بێت برۆنز بێت گەچ بێت دوارە یا فایبرگلاس بێت هەرچێک ئێمە تەبدیلیەکەین بە ئەو مەواد. پێش لە دەستپێکردنی پیکەرسازی هۆنەرمەندانی بەتوانامان ئەو شتەی لە مێشکیان دەگونجێ دەیهێنە سەر پەراوەکان. بەرزی و نزمی و وەنازی پیکەرەکان بەدەست دەهێنن و اینجا کاتی دروستکردنی پیکەرەکان لێرەوە دەست پێ دەکات. لە ڕەنگامیزیەکە کە ئێمەی سەفەرگین کارەکەین چتگەرێک هەست ئێمەشێ لە بمان تەختە پالێتەکەمان ئیمتحانیگەن تێفە ڕەنگیەکەمانە ئێمە ڕەنگێکە انتخابمان کردە بۆ کارە ڕەنگێکە بە سوورەت هێن بڕۆنزیە بڕۆنزیش ئەکسەرن مەردە فکرەکەن و تەڵاییکە و ڕۆشێکە وەڵێ وانە تێفێ ڕەنگین شڕۆوە بێت تا لە تیرەکەیە و لە تیرە تێ تا ڕۆشنەکەی. ئەم کاریشمانە مجسمەی کاگە محەممەد ئەورازە خوا ڕەحمەتی کرد شاخەوانێک گەورەی ئێران بوو تانیمان لە شارە بانە نەسبی کە بەرتوا 8 متر و نیم. پیکەرسازی لە ڕۆژهەڵات زۆر کەس بووە بەڵام لە شاری سنەبەبۆنەی مامۆستایانی لە هاتووی لە ماوەی 40 ساڵی پێش و کەوتۆتە سەر پێی خۆی. پرۆژێ کە ها بەدەستمان و پرۆژێ مەشاعیر موسیقیە موسیقی شار سنە کاگاردەشیر کامکار نەوازەندەی کەمانچەس لە دنیا بەناوبانگە ئەمە گیان لەو پرۆژەسە ئەمە پرۆژەی کرمانە ئەمە شاعرێکە هین منتەقەی لەیلاخە بەناو میرزا سەدوڵڵاخانی قادرمەرزی ئەمە قەرارە لە منتەقەی لەیلاخان نەسبێت ئەمە حەبیبوڵڵا مەفاخریە خوا ڕەحمەتیگە ئەمیش گۆرانی بێش فولکلۆرە لە منتەقەی لەیلاخە فرە تەوانا بووگە مەرحوم عەباس کەمەندی لێتر شناخت و شدەست بۆ گشتی ئەمیش خەریکین بۆ هەر بۆ پرۆژێ موزێ مەشاعیر موسیقیە کارەکە.